سڵاوڕێز هاوڕێیان ئەمڕۆ مەسعود بارزانی سەردانی شەرناخی باکووری کوردستان کرد لەوێوەش ڕۆشتە سەر قەبری مەڵای جزیری ئەو قەبرە جوانە پیرۆزە ناشرینی کرد بەداخەوە بەڵام لەو شوێنە لە شەرناخ کۆبوونەوەیەک دروست بوو شتێکیان کرد بوو ئاک پارتی سەرپەرشتی دەکرد ئاک پارتی پارتیەکەی ئەردۆغان لەوێ ئەندام پەرلەمانێکی ئاک پارتی پەرلەمانی تورکیایی سەر بە ئەردۆغان قسەیەکی کرد ئەو قسەیە زۆر گەرەک بوو من بەڕاستی ئەوە بوو کە دەڵێ مەڵا مستەفا وتوێتی ئەگەر عەسکەری تورک تەقەش لێتان بکەن ئێوە تەقە لە تورک نەکەن لەبەرەوە ئەوان برای ئێمەنە نابێ ئێمە شەڕی تورک بکەین فعلەن قسەکەی ڕاستە مەڵا مستەفا وای وتووە و ئیثبات بۆ قسەکەی ئەو مەسعود زۆری پێخۆش بوو کە ئەو قسەیە کرد و چەپڵەشی لێدا ئەمە دلیلێکە کە مەڵا مستەفا لە ژیانیدا کورداتی نەکردووە بەڵکو نۆکەری دوژمنی کورد بووە نۆکەری شاهی ئێران بووە نۆکەری تورک بووە نۆکەری دەوڵەتی تورک بووە و ئێستاش کوڕەکەی نۆکەر و جاشی دەوڵەتی تورکە ئەمە بە ئیثباتە بڕۆ ڤیدیۆ هەیە کوردستان 24 ڕوودا و میدیاکانی پارتیاوی لێدا کە ئەو ئەندام پەرلەمانە دەڵێ ئەمە قسەی مەڵا مستەفایە وتوێتی نابێ چەکەکانتان بەرامبەر دەوڵەتی تورک هەڵگرن ئەو دەوڵەتە بوو کە عەبدولسەلامی گەورەی ئیعدام کرد ئەو دەوڵەتەیە کە سەدها گوندی کوردستانی باشووری وێران کردووە ئەو دەوڵەتەیە کە سەدها گەنجی کوردی بێتاوان لە نۆتوێکەوە تا ئێستا شەهیدی کردووە بە بۆمبەباران و بە قەسف و بەملە و بەولە کە تا ئێستا ئەو خەڵکێک کە شەهید بووە حکومەتەکەی مەسعود بارزانی بە شەهیدە قەڵەمیان نادا بریندارەکانیان نابێ عیلاج بکرێن ئەمە ئیثباتە کە مەسعود بارزانی وەسیەتی باوکی جێبەجێ دەکە وەسیەتەکەی مەڵا مستەفا جێبەجێ دەکە کە ئەبێ نۆکەری دەوڵەتی تورکیا بێ جاشی دەوڵەتی تورکیا بێ هاوڕێیان بابەتێک حەزەکەم بڵێم ئەویش هەر بە مەڵا مستەفاوە بەسراوە دەزانم چەند کەسێک یان زۆر کەس دەزانم بەڵام زۆر کەسیش بە هەڵا تێگەیشتونە ئەوە بوو کە مەڵا مستەفا چوو کوماری مەهاباد لەوێ پێش ڕووخانی پەیوەندی بە ئێرانی کرد و خیانەتی کرد و ڕای کرد زۆر کەس ئەڵێ دوای ڕووخانی کوماری مەهاباد مەڵا مستەفا هەڵات بەرەو ڕووسیا چوو ئەوە ڕاست نەبوو ئەوە ڕاست نییە بۆ ئەوانەی کە ئێستا ئەو قسانە دەکەن دەڵێن لە مەهابادەوە بەرەو ڕووسیا ڕۆژ نەخێر مەڵا مستەفا دوای ڕووخانی کوماری مەهاباد کە شەڕی نەکردووە هەڵات بەرەو باشووری کوردستان هاتە بارزان 5 مانگ لە بارزانما یعنی دوای ڕووخانی کوماری مەهاباد 5 مانگ مەڵا مستەفا لە کوردستانی بڵێن خۆمان بوو لە باشوور بوو لە عێراق بووە لە دەڤەری بارزان بووە اینجا لەوێ بڕیاریدا بەرەو ڕووسیا بڕوە کەواتە هیچ پەیوەندیەکی بەشەر و ڕووخانی دەوڵەتی مەهابادەوە نەبووە کابرا ویستوێتی بخۆی بڕەوەتە ئەوێ و کە چوو بۆ ئێران دەیزانی کچی جوان و ژلی جوان لە ڕووسیا هەنا ئیتر ئەم بارزانیانەش هەمووی بەو شتانە قانع کرد بوو 400 کەسی لەگەڵ خۆی برد و ڕۆشت بەرەو ڕووسیا گرنگ لێرە ئەوەیە کە مەڵا مستەفا سەرچاوەی خیانەت بووە ئێستاش کوڕەکانی هەمان شتن خیانەت دەکەن و خائینن قسەکەی سەلام ئاکار ئەندامی پەرلەمانی تورکیایی ئەمڕۆ بەرامبەر مەسعود ئیثباتی کرد کە مەڵا مستەفا کەسێکی خاین بۆ خیانەتی کردووە و وەسیەتەکەی کوڕەکانی ئێستا جێبەجێ دەکەن باش بناسن ئەوەی ئێستا مەسعود دەکا ڕێچکەی باوکیتی ئەوەی ئێستا مەسرور دەکا ڕێچکەی باو و باپیرانی بووە ببینن لە ڕۆژێکی خۆش و شاددا